جارێکی تر بە مەبەستی بەرزکردنەوەی داواکاری گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەر بەغداد بەشێک لە مامۆستایانی خوێندنی کوردی لە بەردەم پەروەردەی کەرکووک گرت بوونەوە و ناڕەزاییان لە پشتگوێخستنی داواکاریەکانیان دەربڕی. لە بەیاننامەیەکیشدا داوایان کرد هەرچی زووە ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لەسەر هەرێم نەمێنێت و بچێتە سەر بەغداد. بۆیە داوا لە هەموو بەرپرسانی پەیوەندیدار دەکەین کە بە ویژدانەوە ئاوڕی جددی لە کێشە و گرفتەکانمان بدەنەوە و داوا لە هەموو لایەک دەکەین هاوکار و پاڵپشتی داواکاری ڕەواکانی مامۆستایانی شاری کەرکووک بن کە خۆی دەبینێتەوە لەم خاڵانەی خوارەوە. یەک، گواستنەوەی ڕاژەی ئەو مامۆستایانەی کە لە کەرکووک دەوام دەکەن بە تەنسیب لە هەرێمەوە بۆ سەر میلاکی پەروەردەی گشتی کەرکووک. دوو، شایستەی خۆمانمان دەوێت لە پترۆ دۆلار چونکە تا ئەم ساتە وەختە ئەنجومەنی پارێزگا بڕیاری پێدانی هاوکاری پترۆ دۆلارێن هەڵنەوە شاندوێتەوە. و سێ، ئاکتیڤکردنی نووسراوی وزارەتی پەروەردەی ناوەند ژمارە 5564 لە بەرواری 11/5/2017 کە ئاماژە بە گواستنەوەی نێوان پارێزگاکانی عێراق و هەرێم دەکات بە مافێکی یاسایی ناوی بردووە. چوار، داوا لە وزارەتی پەروەردەی ناوەند دەکەین لە دوای 20 ڕۆژ لەم بەروارەوە وەڵامی فەرمی بە نووسراو بداتەوە سەبارەت بە هەموو هەوڵەکان. زیاتر لە 8,000 مامۆستا و فەرمانبەری سەر بە خوێندنی کوردی لە کەرکووک دەوام دەکەن، بەڵام بە پێی زانیاریەکان بەشێک لەو ناوانە وەهمی و بندیوارن. بۆیە حکوومەتی ناوەند بەو بیانوە مەترسی هەیە لە گواستنەوەی ڕاژەی مامۆستایان تا ئەو کاتەی وردبینی لە وەزارەتی پەروەردە تەواو دەبێت. بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک دەڵێت لەبەر بەرژەوەندی حزبی و شەخسی حکوومەتی هەرێم ڕاژەکانی مامۆستایانی کوردی ناگێڕێتەوە سەر بەغداد. ئەندامێکی سکرتارێتی یەکێتی مامۆستایانیش دەڵێت داواکاری مامۆستایانی خوێندنی کوردی بۆ بەغداد بەرز کراوەتەوە و چاوەڕوانی جێبەجێکردنین. یەکەم کێشەیە ئەوە کە بە گواستنەوەی کە لە دوای کات خۆی کاگرزار بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو نووسراوێکی فەرمیمان ینی ئاڕاستەی کرد ئەوش بەرزی کرد بۆ وەزارە و موافقەت هاتەوە. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ڕێگر بوو لەسەر گواستنەوەمان موچەکەمە بە سەر بەغدا. حکوومەتی هەرێم پێشە حکوومەتی بەغا ئەو ناڕازی بوو لەسەر گواستنەوەی موچەکەمە لە کاتی خۆیە. ئێمە وتمان کاتی خۆی ئێمە گواستنەوەی موچەکەمە بە سەر بەغدا معنایەوە نیە واز لە کوردستانی کەرکووک بێنین، هەتا دوا دڵۆپی خوێنمان واز لە کەرکووک نایەنین، کەرکووک بە شارێکی کوردستانی زانین. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە ویستیان زیاتر کێشەکە بکەنە کێشێکی حزبی تاکی بۆ ئەوی فەرزیکەن بەسەر ئیرادی مامۆستایانی کەرکووکە خەڵکی کەرکووکە نیانش موچەکەمان بگوازنەوە. بەڵێ بەنسبەت ئەمڕۆ کە ئەم مانگرتنە کرایەوە وەکو یەکێتی مامۆستایان پشتگیری لە سەرجەم داخوازیەکانی مامۆستایان دەکەین و بە هەر شێوەیەکی ڕێکخراواییە بێ و ئەمەی کەرکووکیش ئێمە کە بە عەمەلی لەگەڵیانین و داواکاریەکانیشیانمان بەرز کردوتەوە. ئێمە پێشتری شەر بەرزمان کردوتەوە لە پارێکەوە ئێمە داوایەوەمان کردووە بە تایبەتی مامۆستایانی شاری کەرکووک کە ڕاژەکەیان بگەڕێتەوە سەر بەغا و ئەو وردبینەی کە لە کەرکووک شەکرێ کە ئێستا تەواو بووە داوا لە عەبادیەکەین کە موچەکانیان بگەڕێتەوە سەر بەغا و موچەکانیان بدرێتێ و چیتر دەستی نەکرێ و ململانی سیاسی بینی هەرێم و بەغا نەکرێتە سەر حیسابی موچە و قوتی مامۆستایان. ماوەی 14 ساڵە مامۆستایانی خوێندنی کوردی بێ گوێدانە ئەو فشار و بارودۆخە سیاسی و ئەمنیەی هاتووەتە بەردەمیان بەردەوام بوون لەوانە وتنەوە لە هۆڵەکانی خوێندن. ماوەی زیاتر لە 3 ساڵیشە سەرڕای بڕینی بەشێکی بەرچاوی موچەکانیان بە ناوی پاشەکەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە وتنەوەی وانە بەردەوام بوون. بەڵام بەهۆی ململانەی سیاسی و حزبی نێوان پارتی و یەکێتی لە کەرکووک و ڕێگریەکانی وەزارەتی پەروەردەی هەرێم و کەم تەرخەمیەکانی بەغداد دۆخێکی خراپ بۆ مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک دروست بووە. بە جۆرێک خوێندنی کوردی لەو شارە خستووەتە بەرمەترسی شکستی یەکجاری. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.